سەرۆک مام جەلال سیاسیەکی بیرتیژ بوو، زمان پاراوی میلەتی کورد بوو، هەمیشە گرنگی بە بواری ئەدەبیاتەیە، گرنگی بەوایە لە سەردەمی شاخیشە، گرنگی بەو کەسانەیە کە هەمیشە قەڵەمەکانیان بەدەستەوە بوو، لە خۆشیەوە دەستی پێکرد کە ڕەخنەیان لە خۆیە کرد، بەڵکۆم پێی ناخۆش نەبوو، پێی خۆش بوو. ئەویست کورد بە شێوەیە لە شێوەکان لە بواری ئەدەبیات و لە ئاستی ڕۆشنبیریە بەرەو پێشەوە بڕوا، بۆیە هەمیشە پشگیری خۆی بۆ ناوەندە ئەکادمیەکان و تەنانەت ئەو کاتانەشی کە پێشمەرگە بوو بۆ خوێندنگاکان لە ناو گوندەکانە هەمیشە پشگیری ئەکردن و پێداویستەکانی بۆ دابینەکردن. چەترێ بوو بۆ کۆکردنەوەی سەرجەمچین و توێژەکان لە هەموو بوارە جیازەکانە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. لە بواری وەرزشکردنە هەمیشە پشتی وەرزشەوانەکانی ئەگەر هەمیشە بانگیەکردن، هەمیشە لەگەڵیانە کۆ بووە بە قسە خۆشەکانی بە زمانە پاراوەکەی، هەمیشە بە کۆمەڵێ نوکتەوە پێشوازی لێکردن کەم و کوڕیەکانیان خستە بەردەمی و ئەو هەوڵیە بە هەموو شێوەیەک بۆیان چارەسەر بکات تاوەکو وەرزش لەم شارە و لە هەرێمی کوردستانیشا بەگشتی بەردەوام بێت و زۆر گرنگی بە چەندین لایانی ترەیە. با ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک لەو بوارانە گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەد وەکو مامۆستایەکی زانکۆ بەڕێزیان ئامادەیە و هەروەها کاک ڕزگار کەمال وەکو وەرزشکارێکی دێنینی ئەم شارە هەردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایەمە میوان زۆر بەخێر بێن. سڵاوتان دەبێت و باینتان باش بەخێر بێت. سەرەتا دکتۆر با بێمە لای بەڕێزتان لەم ڕۆژەیە کە 5 ساڵ تێبەڕێ بێ بە ژیان ئاوایی سەرۆک مام جەلال، بەڕێزتان پێیانتان چییە؟ چی ئەڵێن؟ سوپاستان دەکەم و بەیانیتان باش. سوپاس بۆ تۆش. بەم مناسبەتەی کە ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕە بێ بەسەر ماڵ ئاواییکردنی جەنابی مام جەلال، ماڵ ئاواییکردنی فیزیکی جەنابی مام جەلال، چکە بەڕۆح لەگەڵمانەیە و هەزر و بیری منهەجی ڕێبازی سیاسی، ڕێبازی فکری، ڕێباز و دیدگای بۆ ژیان، بۆ سیاست، بۆ ئیدارە، بۆ پێکەوە ژیان، بۆ سازان، بۆ هەموو بوارەکانی تری ژیان و ژیانی سیاسی و ژیانی ئیداری لەگەڵمانایە وە زیندووە لەگەڵمان. ئەمە بەو هیوایەم ئەو مناسبەتە ببێتە هاندەرێک بۆ سەرجەم ڕیزەکانی میلەتی کورد بە تایبەت بۆ ئەمڕۆ کە مام جەلال ئەو ڕۆڵە گەورەی ئەبینی لە ناو کووردا، لە عێراقا، لێ خستنی کەمایەتێ جیاوازەکانی ناو عێراق، نەتەوە جیاوازەکانی ناو عێراق. ئەم مناسبەتە تەکانێکی ترمان پێ بە ئاراستەی چوونە پێشەوەی پرۆسەی سیاسی ئەم میلەتە و عێراقش بە شێوەیەکی گشتی و ئەو کەندو کۆڵی کە هەیە، ئەو پشێوە سیاسی کە هەیە لە ناو عێراقا کۆتایی پێبێ و بەرەو کۆتایی بڕوا و وەک هەمیشە کە جەنابی مام جەلال ئەو ڕۆڵە گەورەی ئەبینی لە بەغدا، ئەم جارەش کورد ئەو ڕۆڵە بینێتەوە بە ئامادەیی ڕۆحی پیرۆزی جەنابی مام و فکر و ڕێبازی جەنابی مام لە بەغدا. دەستەکانە خۆش بێ. کاک ڕزگار سڵاو لەبێت و بەیانیت باش. بەڕێزیشتان لە ئەم یادە پیرۆزەیە پامی خۆت بگەێنیت. مەڵێ زۆر سپاس. طبعاً لە ساڵیادی کۆچی دوایی سەرکردە و ڕابەری خۆشەویستمان هەڤاڵ مام جەلال، مام جەلالی پێشمەرگە، مام جەلالی سەرکردە، مام جەلالی ڕۆژنامەنووس، مام جەلالی پارێزەر، مام جەلالی سەرک کۆمار، ئەو مام جەلالی کە زیاتر لە 6 ساڵ لە تەمەنی تەرخان کرد بۆ خزمەت و خەباتی بۆ گەل و نیشتیمانەکەی. من لێرەوە هیچ شتێک ناتوانم بڵێم غێری ئەوە بڵێم قەبرەکەی پڕ نور بێت، چەپکە گوڵی وەفا و خۆشەویستی ئەنێرم بۆ سەر مەزاری پیرۆزی و بەڕاستی ڕۆشنی مام جەلال و کۆچی دوایی مام جەلال کۆسپێکی زۆر گەورە بوو لە میلەتەکەمان کە و ئەو مام جەلالش ئەتوانم بڵێم دووبارە نابێتەوە. دەستەکان خۆش بێ. کاک ڕزگار دکتۆر ئەگەر بێمە لای تۆ بەڕێزت بۆی کە باسی ئەو بکەین کە سەرۆک مام جەلال هەر لە مناڵیەوە هەر لە سەرەتایەوە لە خوێندنگاوە ئەو هێز و توانە و نیشتیمان پەروەریی کە تایە بوو ئەوە بوو کە لە نەورۆزە هەمیشە ویست بچێتە سەر مینبەرەکان، شیعرە کوردیەکان ئەوانە بخوێنێتەوە، هەتا وەکو دواتەمەنیشی کە بە سیاسەتەوە ئەو بارە قورسە لە سەرشانی بوو بە شاخەوە، بەڵام هەمیشە گرنگی بە ئەدەبیاتەیە، گرنگی بە ڕۆشنبیرانەیە، گرنگی بەوەیە کە ئاستی خوێندن و خوێنەواری زیاد بکرێت تا چەند ئەمڕۆڵی ئەو وای کردکە لە ناوەندە ئەکاتیمیەکانمانە ئەم ڕنگدانەوە بێت. مام جەلالیشی لەو شتە جوانانەی کە هەی بوو هەمیشە پێش ئەوەی کە هیچ هەناوێ بنێ
قەناعەتی بەو هەنگاوەی خۆی هەبوو یعنی تەرسیخ ئەبوو ئەچەسپارە ناو ناخی خۆیە ناو دڵ و دەرونی خۆیە ئەوسا ئەبوو بە عەمەل و ئەبوو بە لایەنیشی پرەکتیزی وەرەگرت و هەنگاوی بۆ ئەنا مام جەلال لە تەمەنێکی زۆر زووی تەمەنی خۆیەوە ئەنی لە عمرێکی زۆر زووە کۆمەڵەیەکی داناوە بە ناوی کۆمەڵی خوێندنەوە لە کۆیە ئەم کۆمەڵەیە کاریان تەنها دەساودەستکردنی کتێب بووە و خوێندنەوەی کتێب بووە و مناقەشەکردنی محتەوای ئەو کتێبانە بووە کە هەفتانە دەساودەستی کردو لە نێوانیانە خوێندویانەتەوە ئەم قەناعەتی کە چەسپاوە لە ناخی مام جەلالە کە ئەوەی کە ئەم میلەتە بەرەو کەناری ئارامی ئەبا خوێندەواریە ئەوەی کە ئەم میلەتە بەنەو بەرەو سەقامگیری ئەبا کەلتورە ڕۆشنبیریە تەسقیفکردن و وشیارکردنەوەی ئەم میلەتەیە بە سەرجەم چین و توێژەکانەوە بۆیە لەو پێناوەیە هەنگاوی زۆر جیاوازی ناوە هەنگاوی یەکەم کە ناوێتی ئەوەی لە ڕێکەوتنەکەی ساڵی 65 یەکێ لەو خاڵانەی کە ئەیکا بە مەرج بریتە لەکردنەوەی زانکۆی سلێمانی لە 68 کرد یەکێکی کە لەو خاڵانە بریتە لە دامەزراندنی یەکێتی نووسەران لە شاخ یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە چەندین تیپی مۆسیقا و تیپی شانۆ هەبووە حتا لە ناو شاری سلێمانیەوە خەڵک چۆتە شاخ و مەسرحی کردووە لەوێ بە قیناعەوە ئەزانی بۆ ئەوەی کە ینی فترەکە سەردەمەکە سەردەمی ئەوە نەبوو کە دەم و چاوی خۆی دەرخات و مەترسیەکە گەورەتر بووە لەوە لەبەر ئەوە یعنی مام جەلال لە سەر جەم ئەو بوارانەیە لە سەر جەم بوارەکانی وشارکردنەوەی کۆمەڵگای ڕۆڵێکی زۆر بەر چاوی هەبووە من کۆمەڵی با بڵین هەڵوێست و وێزگە هەیە کە لەگەڵ خۆما هەبوو حەزەکەم باسی بکەم یەکێک لەو شتانە ئەو کاتە من ئەندامی دەستەی نووسەرانی هەفتەنامەی ئیتیحادی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم لە نەوەتەکانە ئەهات زوو ئەهات بۆ هەفتەنامەکە بۆ ئیتیحاد هات کۆمەڵێک باری سەرنجێ خستە بەرچاو ئەوەی زۆر گرنگ بوو ئەو ڕۆژەی کە ڕۆژی جومعان جەریدە سەعات 6 بەیانی دەرەچوو ئەم سەعات 7 بەیانی هەمووی تەواو کردبوو هەمووی خوێندبووە ئەو ڕۆژەی کە ئینسات دەرەچوو 1 سەعات و دوای ئەوە هەموو ئینساتی خوێندبووە هەڵەیەکی تیا بایە تەلەفۆنێ کرد بۆ چوونێکی هەبوایە تەلەفۆنێ کرد لەسەری قسەیەکی هەبوایە تەوەجوهێکی سیاسی هەبوایە باسیە کرد زانی بەردەوام مام جەلال لەگەڵ مەشغەڵەتی خۆیان بە پەیوەندی کوردستانیەکانەوە پەیوەندی عێراقیەکانەوە پەیوەندیەکانی دەرەوە کە ئەو کاتەش بێگومان یعنی پەیوەندی نێوان کورد و عەرەب زۆر سەختتر بوو لەو پەیوەندی کە لە دوای 2023 دروست بوو چکە بەعز نەما پێشتر ئێمە چەندین نووسەری عەرەبمان هەبوو کە لە ئیتیحاد ئەیانووسی بە ناوی خوازراوەوە ئەزانی وە پەیوەندی ڕاستە و خۆیان هەبووە لەگەڵ مام جەلال خودی خۆیان لەبەر ئەوە یعنی بەردەوام پێشی لەوێ بوو بۆ ئەوەی کە کۆمەڵێک تەوەجوه و کۆمەڵێک ئاراستە بدۆزێتەوە کە پێی کە هەموو جار ناوی ئەبر بە ئەلقاسیم المشتەرەک ئەوەی خاڵی هاوبەشی نێوان ئێمە و عێراقیەکان کورد و عێراقیەکان ئەزانی بەردەوام بە شوێن ئەمەیە ئەگەڕا بە شوێن خاڵی ناکۆچی نەئەگەڕا لە نێوان دوو کەمایەتی ناو دوو نەتەوەی جیاوازی ناو عێراقی و کورد و عەرەبایە کورد و تورکمانە یا کورد و ئاسووریا کورد و شەبەکە یعنی تەسەووری وابوو کە هیچ دوو میلەتێ نییە لە ناو ئەم دنیایە و لەم وڵاتەیە کە ناوی عێراقا قاسمی مشتەرەک نەبێت لە بینیانە کاری لەسەر ئەو خاڵە هاوبەشانە ئەکرد زانی یەکێکی تر لەو شتانە کە من ئەمبینی لێ زوو ڕۆشنبیرێکی عێراقی باوان کرد ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتەژین لە یاسین نسەیر لە کاظم سەماوی لە کوێر ئەهاتنە کوردستان ئەیبینین ئەیهێنانە مەکتەبی ئیعلام ئەزانی لەوێ خەڵکی ئەبینی کۆبوونەوەیە کرد لەگەڵ بەشی عەرەبی ئەوەیە ینی مام جەلال بەردەوام کەم مسەقەفە بووە کاکە لە ساڵی 1959 مام جەلال ئەندام بووە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی هەموو جیهانە یعنی
لەگەڵ جەواهیری تعرفەکەن لەوێ یەکترە ناسن دواتر لە 61 لە بەراغ یەکترێ بینەوە جارێکی تر لەبەر ئەوە مام جەلال ئەم توانا و سەلیقەیی هەبوو و ئەم قەناعەتە چەسپی بوو لەلای کە کۆمەڵگە وشیارکردنەوەی کۆمەڵگە بەشێکە لەو گۆڕانکاری کە دێ بەسەر ئەم کۆمەڵگەیە لە دوای 2003 حەزەکەم وەش باس بکەم مامۆستا شەرکۆ بێکەس هەزار ڕەحمەت لێبێت ناردی بە دوامە ئەو کاتە لە ئیتیحادم ناردی بە دوامە بۆ دەرکردنی گۆڤارێکی عەرەبی لە سەردەم لە دەستگای سەردەم و من تا ئێستش سەرنووسەری ئەو گۆڤارم بە ناوی سەردەمی عەرەبیەوە مام جەلال خزمەتی دەستگای سەردەمی زۆرە کرد هەمیشە کە وەفدێک بەهاتایە ئەو پێش ئەوەی بیهێنە ماڵی من بیبەن بۆ سەردەم بیبەن با لەوێ ئەو دەستگای ببینێ چاپخانەکەی ببینێ بەشەکانی ببینێ بەشی کتێ ببینێ کە کاتە برای بەڕێزم کاک ئازاد مەرزنجی بڕێەوە مەسەرەن با بەشی مناڵانی ببینێ با بەشی وەرزشی ببینێ با بەشی زانستێکی ببینێ بەشی عەرەبیەکەی ببینێ ئەی ناردە لای ئێمە بەردەوام هەر وەفدێک بەهاتایی و جارێ بچن سەردانێکی دەستگای سەردەم کرد ئەنجاوەرنەوە بۆ ئێرە ئەزانی گۆڤارێکی عەرەبیمان دامەزران لەوێ لە یادمان ساڵی 2003 وە زنجیرەی کتێبی عەرەبیمان هەبوو ئەو کاتە و لە محەسیلەی نهایی ئەمەیە مام جەلال هەموو جارێک لە شاخ و لە شار چەندی جار بن لە یادمان کە مام جەلال لە نەوەتەکان و لە 2000ەکانە نووسەرانی کۆ کردەوە و بیرۆڕایانی وەرئەگرت لەسەر خاڵی جیاوازی ناو ئەم مجتەمەعە و مناقەشە لەگەڵاکردن و بیر و ڕای لەگەڵا ئەگۆڕینەوە بە هەندێک درێژە بە گفتوگۆکانمانە دەین دکتۆر بەڵام بابێ لای کاک ڕزگار هاوشێوەی ئەو بابەتانی کە دکتۆریش ئاماژەی پێکرد گرنگیدان بە زمانی کوردی بە ئەدەبان بە نووسەران لە پەنای ئەمانەشە سەرۆک مام جەلال گرنگێکی تەواوی بە بواری وەرزش داوە گرنگێکی تەواوی بۆ گەنجانە داوە کە حەزیان بە وەرزشکردن هەیە دەستگیرۆی ئەوان بووە بۆ ئێوە بەڕێستان وەکو وەرزشکارێکی دێرین لەو سەردەمایە کە سەرۆک مام جەلال بەم شێوازە لەگەڵ وەرزشکارەکانە مامەڵەی کردووە چه هاندانێکی زیاتر بە ئێوە بەخشی کە کاری زیاتر بۆ ئەو ئامانجە بکەن کە هەتام بەڵێ من بە بگەڕێمەوە پێش ڕاپەڕین ینی بە تایبەتی مانگی یانزەی ساڵی 1970 لە 79دا ئێمە وەکو تیپی بالەی هەڵبژاردەی سلێمانی یاریمان هەبوو لە بەغا لەگەڵ هەڵبژاردەی بەغا وەزیری شەباب کەریم مولا بوو دانیشت بوو پێکەنی علەساز لەسەر سلێمانیە بێ بە فیلم بەدەستیانەوە و مرتاح بوو کە گوایە وەختە مەسەلەی عەرەب و کورد لە ئارا بوو بەڕاستی منیش پێم وتوت کوڕینە با یاری خۆمان بکەین ئەگە یاری خۆمان کەی ئەیبینەوە وەفیعلەن لێمان بردنەوە لە بەردەمی وەزیرە هەموو یاریزانەکانی عراقی بانکن متەخەبی عراق بوون وتی ئێوە هەمووتان 14 ڕۆژ سرجە نەبێ سەریشتان سفر کرێ ئەجا جەریدەی سەورەی عراقیە بوو کاتە لە بەشی وەرزشەکە یەکەم هەواڵ ئەوەی دابەزان بوو تەمان ئەمە خوا لە خۆش بوو هەواڵ مام جەلال و خەبەرەی خوێن بووە یعنی مەبەسم لە شاغ بوو کە ساڵی 70 گەرمەی شەڕی پارتیزانی و شەڕی دەسەویەخە بووی پێشمەرگە لەگەڵ ڕژێمی بەعسا ئەم سەرکردەیە ئەم ڕابەرە ئاگای لە وەرزشیش بووە لەو کاتە هەر بەم نەسە وتبووی برادەرێکم بۆ جێڕامە وتی وتێتی بەڕاستی ئەمانە وەکو پێشمەرگە خزمەتی گەل و نیشتیمانەکەن بەڕاستی ئافرم ینی ئەمەی وتبوو جەبابینە سەر دوای ڕاپەڕین لە ساڵی کۆتایی 91 بوو یعنی وەرشی سلێمانی و یعنی سیروان دوو نادی هەبوو لە سلێمانی هەردووکی بانک چون بۆ قەلاچوالان بۆ لای ئەو کاتە ئیمکانێتیش ینی زۆر کەم بوو ئیمکانێتی مادی بەڵام لەگەڵەوەشە هەواڵ مام جەلال مەبلەغێکی باشی بیرمیە 300,000 دیناریە بە نادی سلێمانی 200,000 بە نادی سیروان جگە لەوەیکی پاسێکیش هەروە بڕیاری داوتی کامێرێکی ڤیدیۆش بکڕن کامێرەکە خۆم چوون کڕیم ئێستش بیرمێ بە 25,000 کڕیم کامێرێکی ڤیدیۆ بوو هەتا مام جەلال خوافیکاوتی کوڕم ئەم کامێرەی بەکاربێنن لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان تەسویری هەواڵە ناوخۆکانی پێ بکەن زیاتر گرنگی بە هەواڵی ناوخۆ بدەن چونکە گەنجی ئێمە ئەزانم کە هەمووی مەحروم بۆ لە کاتی ڕژێمە لەوەی لە شاشەی تەلەڤیزۆنی کەرکووک بێ یا لە بەغا بێ دەربکەوێ هیچی دەرنەکەوتووە لەبەرەوە گرنگی بۆ بن ینی لەو کاتەشە لەو سەرقاڵی مەسەلەی سیاسەتە ئاگای لە وەرزشیش بووە اینجا لەگەڵ ئەوەشە باسی هینی کرد
لیژنەی باڵای وەرزشی ڕێکخراوە دیموکراتیەکانمان دروست کرد ئەرکی وەرزشی گرتە دەست ئەو وەختە قەتعی ڕاضە کرا لەگەڵ ڕژێمە لەبەرەوەی یاریزان کە ئەڕۆیشت بۆیە فانیلی لەبەرا بۆی ڕسمی سەدامی تیا بواە مامجلالەوەی پێ قوبوڵ نەبوو وتی ئەو ڕێگایە بێ کوێرکەینەوە ئێمە وفعلەن قەتعی ڕاضەمان کرد ئێمە ئەو لیژنەی باڵای وەرزشی دامەزانوتی چیان ئەوێ بۆ وەرزشکارانی بکەن ماوەی ساڵ و شتێک مایەوە ڕێکخراوی وەرزشکارە دێرین لیژنەی باڵایە مایەوە دوایی بڕیاری داوتی ئەبێ لیژنەی ئۆڵمپی کوردستان دروستکەین ئەوە طبعا خەڵک پێ ئەوە مجازفەیەکی زۆر گەورەیە بەڵام مامجلال بە ڕەحابەتی سەدرەوە ئیشەکەی من مناقەشەم لەگەڵ کرد وتم بەڕێز مامجلال مەسەلەی دانانی لیژنەی ئۆڵمپی وڵاتێکە مەسەرەن عەلەمی هەیە ئێمە لە عێراق ژین بەشێکی لە عێراق ئەکرێ دوو لیژنەی ئۆڵمپی لە وڵاتێکا بێ میسالێکی بۆ ناوتی کوڕم وتی بۆ نمونە هەرێمی کەتەلۆنیا ئیسپانیا بارشەلۆنا ئەوان لیژنەی ئۆڵمپی خۆیان ینی مەبەستم سێکە لە پاڵ سیاست و ڕووناکبیری و ڕۆژنامەنووسی و پارێزەری و هەموو ئیشێکیشە ئاگای لە وەرزشیش بوو ئەوە بوو لە 1995 بەڕەسمی لە کۆنگرەیەکە لیژنەی ئۆڵمپی بڕیاریدا لیژنەی ئۆڵمپی دابمەزێنێ هەموو عالەم هەساوتیانە مشتێکی باش نییە تەحەدای هەمویانی کرد لیژنەی ئۆڵمپیشی دروست کرد و تا ئێستاش ماوە و هەموو ئەڵێن ئەم لیژنەی ئۆڵمپیە لیژنەی ئۆڵمپی مامجلالەکە دروستی کردووە ئەو کە بیری لە وەرزش کردوێتەوە جگە لەوەش سەردەم وەرزشکارانی بەسەر کردوێتەوە یعنی ڕۆژە لە ڕۆژان یانەیەک کەسایەتێک کە چوو بێ وەلای هەواڵ مامجلال قەت بێدڵی نەکردووە قەت دوو جاری تریش هاوکاری یانەی وەرشی سلێمانی و سیروانی کردووە کە غێری ئەو ئەتوانم بڵێم لە هەموو کوردستانە کەس هاوکاری وەرزشکارانی نەکردووە تەنها مامجلال نەبێ کەویش خۆی لە دوو هەموو جارێک کە ئەچوین کۆ بووینەوە لەگەڵایی من کاتی خۆی تۆزە پینگ پۆنگم کردو ینی تێنسی سەرمێزم کردووە زۆر لە وەرزش نازانم گوێ لێ ئێوە ئاگرم دا ئەنیش مەسەلەن ئێمە قسەمان بۆوە کرد سەعاتی ئەینوسی هەموو ملاحەزەکان هەمووی ئەنووسی هەمووشی جوابەیینەوە یعنی ئەڵم شانبەشانی سیاسەتەکە زۆر قورسە تۆ بتوانانی ئەو هەموو سیاسەتێ بکەیت ڕابەری حیزبێکی زۆر گەورە بیت ئەتوانم بڵێم ڕابەری کورد بیت ینی تۆ ئەرچێکی زۆر قورسە ڕووناکبیر بیت ڕۆژنامەنووس بیت پارێزەر بیت سەرکردە بیت ئەم لەگەڵ ئەوەش شانبەشانیەوە بێگومان لەگەڵ هونەرمەندانیش بە هەمان شێوە من ئاگام لە هونەرمەندان نییە بەڵام بۆیان باسکەم کە هاوکاری ئەوانیشی کردووە یعنی هەموو چین و توێژەکانی بەسەرکردێتەوە بە تایبەتی وەرزشکارە دەستەکانە خۆش بێجا لەگەڵ هەردوو بەڕێستان بەردەوام بین بەڵامە چینە لای یەکێک لە دروشمەکانی سەرۆک مامجلال کە وەک ئاشکرا گرنگێکی زۆری بە ڕەخنەگرتن داوە و ئەو کەسانەشی کە ڕەخنیان لێگرتووە یاخود ڕەخنیان لە هەر کەسێکی نێو حیزبەکەی گرتبێ با دڵێکی زۆر فراوانەوە ڕەخنەکەی قوبول کردو بەردەوام هانی ئەوەشی داوە کە هەر یەکێک لە ئێمە حەز بکەین کە ڕەخنەمان لێ بگیرێت و لە ڕەخنە نەترسین با بچینە لای ئەم دروشمە و دواتر درێژە بە گفتوگۆکانمانە دێن با هەموو کەس حەقی ڕەخنەگرتنی هەبێت من خۆتان دەزانن پێشنیاری ئەوم کردبوو کە سەکۆیەکی بیری ئازاد دروستکەین لە پارتی ئازادی و پێشنیارەکەم وا بوو کە ڕەخنە با لە منەوە دەست پێ بکات کە لە مامجلالمان ڕەخنەگرت ئیتر ئەوان ئیتر ناتوان گلەی بکەن دەبتە نەریت لە لامان لە خوارەوە لەسەرەوە پەیدا دەین ڕەخنە لە هەموو کەس دەگری و هیچ لە ڕەخنە مەترسن لە خۆتان گیرە لە حیزبەکەتان گیرە لە سەرکردەکەتان گیرە لە سکرتێری گشتیتان گیرە ڕەخنە خۆی لە خۆیدا شتێکی باشە تەنانەت ئەگەر ڕەخنەکە ناڕاستیش بوو شتێکی باشە ناڕاست بوو تێمان دەگەێنێ چ ناڕاستە ڕاست بوو تێمان دەگەێنێت چ ڕاستە چ پێویستە بیکەین چ پێویستە لادەین خۆمای لە لادەین چ پێویستە بیگۆڕین و گەشەی پێ بدەین چاکترین شێوەی گەشە پێدانی خۆتان ڕەخنە لە خۆگرتنە ئەگەر ئێوە بتانەوە گەشە بکەن هەر ناو بەناو بە خۆتا بچنەوە بزان کارەکانتان چەندی ڕاست بووە چەندی هەڵە بووە بزانن جۆری ڕفتارتان لەگەڵ خەڵک چۆن بووە ئەوەی لادان و ناجۆر بووە چاچیکەن و بەوە پێش دەکەون زانیاریەکانی خۆتان تاقیکەنەوە بزان لە چه بابەتێکە زەعیفن لەو بابەتە هەوڵدەن بخوێننەوە فێر بن دەورەتان بۆ بگرێتەوە بەڵێ دکتۆر جۆمالەی بوو یعنی هەمیشە دروشمەکانی سەرۆک مامجلال لە پێناو خزمەتی تاکەکە خۆیەتی ئەنجا بۆ میلەتەکەمانە
ئەوە وەک ئاماژەی پێیاکاڵێ با ڕخنەکان خۆتان لە خۆتانی بگرن ئەگەر ڕاست بیاخ و ڕاستیش نەبێتەوە توانی هەر لەسەری گەورە بیت و بتوانی هەنگاوی باشتر بنەی بینە سەر ئەوەی کە مام جەلال لەوەی کە ئاوا ڕەخنە بۆ هەموو کەسە گەورەکان پێشنیاری کردە بوو تا چەند گرنگی بەوە ئەیە بۆ نمونە زمان پاراوی هەبێ لە ناو کووردا خۆی زمان پاراوێکی زۆر باشی کورد بوو سیاسەیەکی بیرتیش بوو یعنی هەمیشە کاریە کرد کە قسەی بۆ کردی هەموو شەکانی جێگەی خۆیە کرد تا چەند کاری لەسەر بابەتان ناکرد پێش ئەوەی وەڵامی پرسەر دەمەوە لەسەر ئەو قسەی جەنابی مام جەلال ئەو پێشنیاری کە کردی ڕۆژی ئیفتتاحی دەستگای سەردەم بوو ئەمە ئاسایشە و مام سەیفەدین لەگەڵ بوو یادی بەخێر بەڵام ئەو پێشنیاری کە لێرە باسی ئەکاڵێ وتومە لە پارچی ئازادی سەکۆیەک دانین و قسە لە منەوە دەست پێ بکەن ئەوە لە ئیفتتاحی دەستگای سەردەم وتی ئەو قسەیە وتی بۆ لەمە دووە سەکۆیەکدا ئەنین لە پارکی ئازادی ڕۆژی جمعان قسە بکەن و لە منیشەوە دەست پێ بکەن یادی بەخێرەوە ئەو قسەی ئەوەیە ئەوە لێرە دیارە ئاسایش تەکراری کردوێتەوە کاکی خۆم مام جەلال پیاوێکی ئەکادمی بوو ئەکادمی بە چ معنایەک هەرگیز بازی نەئەدا بەسەر هیچ هەنگاوێکە یعنی بچێتە پێشترەوە ئەگەر ئەم هەنگاوی جوان نەشێلایە و ئەگەر با بڵێن نەگەیشتایەتە ترۆپی تێگەیشتن یا با بڵێن کارکردن لەسەر ئەم هەنگاوی ئێستەی هەنگاوی بەرەو پێشتری نایەنە یعنی هیچ هەنگاوێکی هیچ قۆناغێکی بە کاڵ و کرچی بەجێ نێشتۆ ئێمە بۆ ئەوەی کە بتوانین بیرۆکەکانمان بگەێنە شوێنی خۆی پێویستیمان بە زمانێکی پاراوە زمان لە ساناترین پێناسەکردنی زمانە ئەوەیە کە بریتیە لە هەوڵدان و بریتیە لەو ڕێگەی کە بیر و ڕای ئینسانی پێ ئاڵوگۆڕەکرێ یعنی من لە ڕێی زمانەوە ئەتوانم ئەوەی کە لە هزر مایاوی گەیانمە جەنابەت و ئێوەش هەروەها لەگەڵ ئێمە کەواتە ئەو هۆکاری کە بیر و ڕای پێ ئاڵوگۆڕەکرێت زمانە بۆیە تا چەند زمان فەسیحتر بێ پاراوتر بێ ئەوەندە زووتر ئەوەندە جوانتر ئەوەندە کاریگەرتر ئەم بیرۆکەیە جێگەی خۆیگرێ و ئەگاتە شوێنی خۆی مام جەلال کوردیزانێکی زۆر لە پێش و زۆر بیرتیش بوو لە هەمان کاتە عەرەبیزانێکی زۆر بە توانەبوو بە حکمی ئەوی کە من اختصاصم زمانی عەرەبیشە یعنی کار گەیشتە بۆ حاڵەتێک من حەزەکەم ئەم قسەیە بکەم و بەرپرسم لێ ئەم ڕستەیە و لەم بەرنامەی ئێوە با تەوسیق بکرێ کەم مناسبەی قسەکردنی مام جەلال هەبووە لە کوردستان و لە عێراق کەم مناسبەی هەبووە یا هەر نەبووە ئەگەر مەقولەیەکی زمانەوانی یان دیێڕە شعریتیانە بوو بێ شتیوانە بووە یان نوکتەیەکی خۆشیتیانە بوو بێ یان تەریفەیەکی تیانە بوو بێ هیچ وەختێک نەبووە مام جەلال بەبێ وتەیەکی شیرین وتارێکی تێپەڕبوو بێ هیچ کاتێک نەبووە بۆ هەر شەریحەیەکی ئەم مجتەمەعە قسەی کرد بێ تەسەور ئەەکەی چۆتە ناو چلەی یا بڵێن مناسبەی عەرەبەوە پێش هەموو شتێکە پێش دەستکردنی بە وتار خوێندنەوە جارێ وتوێتی ئەو شعارەی کە هەڵتان واسیوە ئەو غەڵەتە لوغەویتیایە ئەو هەڵە زمانەوانی تێ چاچیکەن ئەو هەڵە عەرەبی تێ چاچیکەن بەمە دەستی پێکە کردووە لەناو تەریخی ئێمەیە ئەو کەسانی کە بەم ئاراسەیە ڕۆشتون کەسانی خۆشەویست بوون ئەزانی خۆشەویست بوون بە چه معنایە مام جەلال هەوڵی ئەوەی یاوە یان ئەو قەناعەتی هەبووە هەر وەختێک توانی بێتی خزمەت بە لایەنی کەلتوری و دروستکردنی تاک بدات پەروەردەکردنی تاک بدات کار لەسەر هوشیارکردنەوەی زمانەوانی تاک بدات کار لەسەر خوێندەوارکردنی تاک بدات کار لەسەر پێشخستنی تاک بدات ئەوەندە زیاتر ئەم کۆمەڵگەیە ئەچێتە پێشەوە ئەزانی بۆیە تەسەوری ئەوە بکە کە لە عێراق بوو من چەند جار چوومەتە لای لە بەغداد ئەو سیاسیانەی کە دواتر ئەم جوملەیە زۆر گرنگە ئەو سیاسیانەی کە دواتر لە دوای ماڵ ئاوایکردنی جەنابی مام جەلال
مووقفی سلبیان هەبوو لەسەر ئەمیلەتە ئێمە ئەو سیاسیانە سەردەمی مام جەلال وەکو برا وەکو کوڕی خۆی تەعاملی لەگەڵاکردن من هیچ کاتێک نەمبینیوە لە بەغدا هیچ سەرکردەیەکی عەرەبم نەبینیوە بڕوا بکەن ڕئیس وزەرا هاتۆتە لای بڕوا بکەن لە پۆستی زۆر باڵای عێراقیەکان هاتۆتە لای دانیشتووە هەتا مام جەلال نەیوتۆ دانیشە خەڵکی زۆر گەورە ڕئیس عەشرەتی زۆر گەورە پیاوی زۆر گەورە هاتۆتە لای بە کوڕی خۆم بانگی کردووە و ئەویش قبوڵی بۆ فەخری کردو بۆی کە مام جەلال وەکو مناڵی خۆی تەماشای بکەن مام جەلال عەقڵێتی ئاوا بووە زانی مام جەلال یعنی شتی زۆر خۆشی مام جەلال هەموو جارێک تەئکیدێ کردەوە ئەیوت ئەوە شێخ محەمەدی خاڵ و فلان لێکۆڵینەوەیان کردووە لەسەر شعرەکانی شێخ ڕەزای تاو زۆری تیمامی پێیە من جارێک سوالم لێ کرد جوێ بگرن حەزەکەم ئەمە گێڕمەوە سوالی ئەوم لێ کرد یعنی تۆ ڕاستە گرنگی بە مێژووی زێڕینی ئەدەبیاتی کوردی ئەدەی و بە ئەدەبی عەرەبی ئەدەی و بە ئەدەبی میلەتانی کە بەڵام تێم گێنە بۆ شێخ ڕەزا بەتەنیا گوێ بگرن گوێ لەم تەحلیلە بگرن بزانم چه ئەدیبێکێکە وتی تۆ پسپۆڕ زمانی عەرەبی نییە وتم با وتی ئەزانی موسەلەسی ئومەوی چێە وتم بەڵێ یعنی ئەو سێ کوچکەیی کە هەبوون سێ کوچکەی هەجوو هەبووە لەناو ئەدەبیاتی عەرەبیە ئەختەل و فەرەزدەق و جەلیس ئەم سێنە ئەم قسەی بەوتووە ئەو بۆی وتۆ دووبارەوەتەوە وتی تۆ زانی ئەمە فەراغ بووە لەناو ئەدەبی کوردیە شێخ ڕەزا ئەم فەراغی پڕ کردوێتەوە ئەوە بۆیە منوا گرنگی پێ چه ئەدیبێت چه مفەکرن قسەیەکە بەدڵنیاییەوە ئەزانی بەم دواییانەش زۆر جار ئەگەڕایەوە سەر شعرەکانی مامۆستا شەرکۆ بێکەس هەمیشە ئەیوت مامۆستا شەرکۆ بێکەس زەخیرەیەکی زمانەوانی گەورەیە و فعلەن وا بوو مامۆستا شەرکۆ بێکەس هەموو دیوانێکی بگەڕێ فەرهەنگۆکێکی هەیە کۆمەڵێک وشەی تازە یان ئەگەڕایەوە سەر قاموسە کۆنە کوردیەکان هەندێک وشەی مردووی ناو زمانەکەی هێنایەوە ناو ئەم دیوانانەی دایانایەوە جگە لە ئیبداعکردن لە دەقی شعرەوە بۆ دەقی واڵە لە دەقی شعرەوە بۆ ئەو دەقانی کە کۆمەڵێک ژان بەیەکەوە لە خۆگرێ هەموو جارێ مام جەلال حەزەکەم پێتان بدەم بڕواتان هەبێ ئێستش لە یادمە مامۆستا شێرکۆ بێکەس دیوانێکی نووسی و بەناوی کورسیەوە کورسی یەکەم تەجروبەی دەقی واڵای شێرکۆ بێکەسە یەکەم تەجروبەتی و یەکەم تەجروبەی دەقی واڵایە لە مێژووی ئەدەبی کوردیە دەقی واڵا ئەوەیە کە کۆمەڵە ژانری ئەدەبی بەیەکەوە جۆش بیت شعرە لە پڕ ئەبێ بە چیرۆک هەموو ڕەگەزەکانی چیرۆکی تایە لە پڕ ئەبێ بە تەقیلێکی سەحەفی هەموو ڕەگەزەکانی تایە لە پڕ ئەبێ بە هەواڵێکی سادە یعنی زمانی هەواڵێکی سادە هیچ خەیاڵێکی تیانە باشە ئەم ڕەگەزانی لەم دیوانەیە لە دیوانی کورسیە کۆ کردبوو دیوانی کورسی زۆر سادەیە باسی کورسیەکە کورسیەکەکە ئەم کورسیە لە هەورامان بوو دوایی هاتۆتە ناو سلێمانی و دوای چۆتە چاخانەیەک و دوای ئەنفال کراوە بردوانەتە ڕایان گواستەوە و لەوێ خەڵکی داماوی بینیوە و لەوێتی ینی خەڵکی بینیەوە کوشتویانە و زیندە بە چاڵیان کردووە مناڵی بینیوە و دایکی بینیەوە مناڵیان لێ کردوێتەوە ئەمان هەمووی گێڕێتەوە ئەم کورسیە بڕوات هەبێ من لە یاد بە بۆ پیرۆزکردنی ئەو دیوانە هات بۆ لای ئەوەندەی مەبەز بوو ڕاستە بێگومان هەموو ئەو کارانەی زۆر کاری باش بوون کە بۆ هەموو لایەنەکان بە ئەنجامیەکانەوە هیچ شتێکیشی بێمە بەس ناکرد بێگومان بۆ ئەوەی کرد کە بتوانێت ئەمە بمێنێتەوە و بتوانن گرنگیشی پێبن هەمیشە خۆی بڕای بۆ بووکەی و من دەستپێکی کارەکەم لەگەڵتانە بەڵام درێژەی کارەکە لە ئەستۆی ئێوەیە ئەرکەکەی خستە سەر ئەزانی کاکە سەرکۆ هەمیشەی قەناعەتیە بوو ئەم بینایە گرنگ نەبوو بەلایەوە تۆ حەزت لە چ ڕەنگێکە بۆ یەکەی گرنگ نەبوو بەلایەوە تۆ حەزت لە چ تەسبیمێکە بیکەی شوشەی زۆرتر بە یا دیوار سەوزایی زۆرتر بە یا مەسەلەن شتێکی تر ئەمەی گرنگ نەبوو بەلایەوە گرنگ بوو بەلایەوە ئەساسێکی پتەی بۆ بکە ڕاست تۆ لەسەر ئەو بنەما پتەوە لەسەر ئەو بنەواشە پتەوە چه بینایە دروست دەکەی ئەو تۆ ئازادی ڕاست ئەو ئازادەیە بە تۆ
ڕاستە بەڵێ بێگومان خۆی ئەوە کارێکی یەکجار گەورە بووەکە بە هەموو کەس ناکرێت. بەدڵنیاییەوە وایە با بچمەوە لای کاکڕزگار لاوتەکانی دکتۆر داناشە ئاماژەی بۆ کردکە بەردەوام سەرۆک مام جەلال ئەچووە هەرچ مەجلیسێکەوە هەوڵی ئەدا لە ڕێگەی وتەیەکی خۆش لە ڕێگەی نوکتەیەکی خۆشەوە ئەو مەجلیسە خۆشتر بکات ئەگەر بێتاقەتیەک دڵگرانیەک لەنێو مەجلیسەکە هەبێ ئەو هەوڵ بدا کە بە وتەکانی خۆی پێکەنین بخاتە دڵی ئەوانی کە لە مەجلیسەکە دانیشتون لە کاتی بەرکەوتنەکانتان بەڕێستان لەگەڵ سەرۆک مام جەلال بێگومان داواکاریتان هەبووە لەو سەردەما بۆ بەرەو پێشخستنی بواری وەرزشی لەو کاتانە سەرۆک مام جەلال بە چ شێوازێک وەڵامی ئێوەی ئەدایەوە ئەگەر وەڵامەکانش بە شێوازێک نەبوو بێ زۆر بەدڵی ئێوە نەبوو بێ یاخود ئەو داواکاریانی هەتان بوو بێ بەدڵی ئێوە نەبوو بێ ئەو چۆن هەوڵی ئەدا کە لە ڕێگەی وتە خۆشەکانیەوە بە شێوازێکی جوان لە ئێوەی بگەێنە کە ئێوە بە شێوازێکتان نەبێت کە وەک ئەوە وابێت کە کارەکەی بۆ جێبەجێ کردو. بەڵێ وەکو کە جەنابی کاکتۆر فەرمووی لە هەموو بوونەیەکی ئێمەش کۆبوونەوە کە لەگەڵمان کۆ بووە تەریانەکان بووە یا وەرزشکاران بووە دایمە قسەی خۆشی هێجێڕایەوە هەندێک نوکتەیە جێڕایەوە ینی بەڕاستی ینی مەجلیسەکەی زۆر خۆشە کرد دایمە تەشویقی یا بەو شوێنی کە کۆبوونەوەکەی تیا کرد طبعا یەک عادەتی هەبوو خاڵی خۆش مام جەلال بۆ نمونە مەسەلەن جاری وا هەبوو چون بۆ شتەکە با بڵین داواکاریشی تعجیزی بوو بە شێوازێک شتەکەشی نەئایینێ بەڵام بە شێوازێک قسەی لەگەڵە کردین قەناعەتیشی پێکردین بە مەمنونیشە چوونە دەرەوە لەلای ینی بەبێ و یەکێک دڵی عاجز بێ ئەو شێوازە زۆر مهمە لە مەعاملەکردن لەگەڵ خەڵکە یعنی شتەکە بۆی ناکردین بەڵام بە شێوازێک قەناعەتی پێکردین ماموو زۆر تەواو قسەکەی جەنابتە ئێمە هاتینە دەرەوە بەبێ و یەکێک بڵێ بە قەسەری دەرزیە گلەی لە مام جەلال بکات دایمە لەناو وەرزشکارانە طبعا ئەیوت چیتان ئەوێ ئەوەی بە من بکرێ من تەقسیری ناکەم ئەیوت ئەوەی بە من بکرێ ڕۆژە لە ڕۆژان بەڵێنێکی نێەوە نەیباتە سەر کەیوت بە من بکرێ وەکو چۆن سای وەختی خۆی من کە کاتی خۆی بەرنامەم هەبوو لە تەلەڤیزیۆنی گەری کوردستان لە 92ەوە کە هاتە سەرجامی جیهانی کاک سەرکۆ بە زەحمەت وەختە ساڵانی نەوەکان بە زەحمەت کارتەکەمان دەزەکەوت بۆ نەقڵکردنی یاریەکان هەموو جارێ ئەموت هەوڵە دەین ئەگەر بگونجێ یاریەکانتان بۆ پەخشەکەین نەمەوت نەمەکرد بە ماڵ بەسەر تەلەڤیزیۆن شتێکی قورسە تۆ بیکەی بە ماڵ بەسەر تەلەڤیزیۆنەوە بڵێ یاریەکان نەقڵەکەی نەشتوانیت ئەموو هەوڵە دەین هەموو وەختێک متمانەوە ئەو شێوازە من لە هەواڵ مام جەلالەوە فێر بووم بەڕاستی ئەو ئەیوب من چی بە من بکرێ هەوڵە دەم بۆتان بکەم نەیەوت لە 100% مەسەرن شتێک کە من سۆگەر نەبووە بیوتە بەسەر چاو بۆتانەکەم بۆی نەکردینە بۆی لێ عازبووینە هەندێک شت کە تەعجیزی بوو بە شێوازی قسەی لەگەڵە کردین مەسەلەن قەناعەتیشمانەکە لە هاتینە دەرەوە شتێکی تریش حەزەکەم لێرا باسی بکەم من وەرزشکاری دێرینم زۆرە لە بەسڕەوە بۆ هەموو محافەزەکان هەتا بەغا هەتا مووسڵ هەمووی یعنی شتێکی زۆر دڵخۆش کرد کە دانیشتم لەگەڵیانە ئەمە دوای مردنی هەواڵ مام جەلال بە ساڵێک یعنی بەنەوعی باسی مام جەلالیانە کرد بڕاو بێ لە سلێمانیە زۆر کەم خەڵکە بۆ بەو شێوەیە مەدحی مام جەلال بکە مع العیلمەوە مەسەلەن عەرەب بوون جارێکیان ساڵی سێم ساڵی مردنی هەواڵ مام جەلال بوو جەماعەتی بەسەر تەکلیفێکیان لە من کرد وتم چییە تەکلیفەکەدا وتم وەڵا حەزەکەم چین سەر قەبری مام جەلال وتم بەسەر چاو هەمویان هێنا بۆ سەر مەزارەکەی طبعا هینیان نووسی لە دەفتەری ملاحەزاتوینەکان نووسی بیرمیەیەکێ لە ئیداریەکانیان مەسەن تەمەنی هەبوو دەستی کرد بە گریان هەرکە قەبرەکەی مام جەلالی بینی یەکسەر دەستی کرد بە گریان زۆر لام غەریب بوو وتی ئەم کابرا وتی هذا الرجل ما يتعوض ئێستاش بیرمیە وتی هذا القائد هذا الرجل ما يتعوض بەم نەسەوتی یعنی مەبەسم ئەم کابرایە لە هەموو شوێنێکی عەراقا جێگەی خۆی کردبەوە بەو شێوازە جوانەی کە هەیە بوو لە حیاتەکە ینی بەڕاستی مامەڵەی لەگەڵ هەموو کەسێکە خۆش بوون لەگەڵ مناڵێکە معاملەی کردووە لەگەڵ پیرێکە معاملەی کردووە لەگەڵ گەنجێکە معاملەی کردووە لەگەڵ ڕووناکبیرێکە معاملەی کردووە لەگەڵ وەرزشکارێکە لەگەڵ پێشمەرگەیەکە لەگەڵ سیاسەتمەدارێکە لەگەڵ ینی لە هەموو بوارەکانە معلوماتی هەبووە معلوماتی تەواویشی هەبووە قەت ڕۆژێ لە ڕۆژان
شتێکی هەڵی نەیەوە بەدەستەوە بڵین وەڕا ئەو فلانگلی لە مام جەلال بکرێ ئەمە زۆر مهمە بۆ کەسێک کە مەسەڵەن لە پێشمەرگایەتی و بێ بە سەرۆک کۆمار ینی ئەمە ئینجازێکە ینی نەبووە ینی تاریخی وڵاتانە بگەڕێ کەس نەبووە لە پێشمەرگایەتی و بێ بە سەرۆک کۆمار ئاگاشی لە هەموو ئەو کارانە بوو کە ئاگای هەموو شتێک بووە دکتۆر زۆر جاریش کارزگار هەر کارێکیە کرد ئەو نەبێ بڵێ کارەکەی کرد وتر بیریە چۆنە بەردەوام ئاگای لێ بوو بزانێت چی ئەکرێت و چی ناکرێت و ئەو شتەی بۆ دابینکردن ئایا بەباشی ئەوان کاری لەسەرەکەن لە هەموو بوارەکانە بڵێ لە شاری سلێمانیا ئاهات بۆ نمونە پارکی ئازادی ئەو پارکێکە ئەو تا لەم شارەیە بۆتە سنتەرێ خەڵک ئەچێت لەوێتەیە پشوو ئەیە تیا وەرزش ئەکا تیا ئێواران خوانەکەی باتە ئەوێ ئەو کە خۆی پارکی ئازادی بنیات ناو سەکوی تیا دروست کرد و وتی بەمە چەند ساڵێک ئازاری ئێمەیاننا با چەند ساڵێکیش میلەتەکەمان ئەو شوێنش شوێنی تعزیبانی خەڵک بە حامیە بوو لە ساڵی 63 من زۆر مناڵبووم بیرمێ بەدەیان گەنجی ئەم شارە لەوێ شەهید بوو ئەعدامیان کردن ڕەمیان کردن ئەوانەی دکتۆر ئەگەر معلوماتی هەبێ تێگەیشتی یعنی ئەو بزەبت لەو شوێنە ینی بۆیە زۆر گرنگی بۆ ژاو و ئەڤاڵ مام جەلال بە هەر حاڵ ینی بەڕاستی مام جەلال کەسایەتیە بوو من جارێکی تێش و سەد جاری کەش ئێڵێم زۆر مەحاڵە دووبارە بێتەوە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە کە هەردووکتان بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوون کۆمەڵێک لە ئەو یادەوەریانەشی یاخود ئەو بەرکەوتنانەی کە لەگەڵ سەرۆک مام جەلال هەتان بۆ هەوڵداندا کە ئەمڕۆ لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمەوە بە ئێمە و بە بینەرانی بناسێنن سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون خۆش بێ سپاس بۆ